بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە سڵاوی گەرمیێمەتان پێشکەش بێت. هەروەک ئاگادارن ڕۆژی 13 مانگی خەزەڵوەر ڕۆژی دانشاموزە لە ئێران. هەروەک هەموو لایەکی ئاگادارن ڕۆڵ و دۆڕ و نەخشی کۆمەڵگای فەرهەنگی بەگشتی و قوسابیان و خوێندکاران بە تایبەت گەلێک بەرچاو و گرنگ بوو لە ڕەوتی شۆڕشی ژینەدا و هەر بەم هۆیەشەوە ئەم بەشە لە کۆمەڵگای ئێران بە توندی کەوتە بەر غەزەبی سەرکوتی ڕژیمی کۆماری ئیسلامی. لەو ڕۆژەدا ڕژیم هەوڵەدات بۆ دەست بەسەرکردن و دەستەمۆکردنی ئەم توێژە چالاکە لە کۆمەڵگای ئێران هەموو جۆرە شێوە و شگردێک بەکار بێنێت و بەرنامەی فریبکارانەی جۆرا و جۆری بەڕێوە بات. بۆ قسە و باسکردن لەسەر لایەنە جۆرا و جۆرەکانی بەشداری کۆمەڵگای فەرهەنگی و قوسابیان لە شۆڕشی ژینەدا و تایبەتمەندی ئەم ڕۆژە داوامان لە بەڕێز کاوە ئەلیاسی ئەنجامی کۆمیتەی ناوەندی حەزبی کۆمونیستی ئێران کردووە بەشداری ئەم بەرنامە تایبەتە بێت تا لەم بوارەدا چەند پرسیاری ئاراستە بکەین. هاوڕێکاوەمان لەگەڵام هاوڕێکاوە سڵاو لێبێت و زۆر سپاس کە بەشداری لەم بەرنامەیە. منی ڕێز و سڵامەیە بۆ ئێوە هاوڕێ چاوان و هەروە هاوڕێیانی هاوکارتان لەم بەرنامەیە و هەمچنین ئازیزانێکم بەرنامە گوێگرنیایی بیست. زۆر سپاس. هاوڕێکاوە یەکەم پرسیارم پێم خۆشە بۆ دەست پێ بکەم کە سەبارەت بەم ڕۆژە کەمێک بدوین و بڵێن لەم ڕۆژەدا چالاکی قوسابیان چییە و چۆنە؟ بەڵێ سەرەتا بەر لەوە بچینەوە بەحسەکە یا مۆزۆعەکە ئەگەر ئیجازە بدەن تاریخچەیەکی کۆتا لە 13 ئابان ڕۆژی دانشاموز باسکەین و دوایش بچینەوە پرسیارەکەی جەنابوو یا جوابدانەوە بە وەڵامدانەوە بە پرسیارەکەی جەنابوو. لە تاریخی ئێرانە لە تەی 6 ساڵی ئەخیرە لە ڕۆژی 13 ئابانە سێ اتفاق کە بکە بنەوە اتفاقای مهمی ئەو تەقیومە یا ئەو تاریخە ناوەبرێ لە 6 ساڵی ئەخیرە کە بەم جۆرە دانێکیان نەوەسە کە تەبعیدی خومێنی ساڵی 13 ئابانی 1343 بۆ تورکیە بوو. دانێکی 13 ئابانی 1357 کە بە ڕۆژی دانشاموز ناوگوزاری کراوە دوایی فرەتە لەسەری باسەکەین و دانێکی تریشی 13 ئابانی 1358 کە دانشاموزانی بە ئیسلام معروف بە خەتی ئیمام و بەسیجیەکان دانشاموزانی بەسیجی حملەیان کرد بە سەفارەتی ئەمریکا لە تاران. بەڵام ئەوەی کە مورد بەحسی ئەم شەوی ئێمەس یا ئەم بەرنامەسە ئەوەسە کە 13 ئابان ڕۆژی دانشاموزە. 13 ئابان ڕۆژی دانشاموز کە سەرەتاکانی انقلاب ئابانی 57 کە ئەو سەردەمێکەوێ احترازات دەستی پێکردگە لە هەموو جامعە لە بوارە جۆرە جۆرەکانە و لە گۆشە و کناری ئەو جامعە احترازات دەکرێ. دانشاموزانیش وەکو بەشێک لە جامعە وەکو جوانان نەونەهاڵان و جوانانی و جامعە کاوانێج بە ئیسلاح لەو احترازاتە شێرکە دەکەن لە ڕۆژی سەلەبەیانی 13 ئابانی 1357 بە ڕێپێوانوانە لە دانشکەی تاران کۆ بنەوە و خەڵکانی تری جەڵبەت لە قشە جۆرە جۆرەکانی جامعە ژن و پیا و کۆ بوونەسەوانە دانشاموزانێکی تیابێ. لەو سەردەما لەو ڕۆژە سەرلەبەیانی سەعاتی 11 سەرلەبەیانی 13 ئابان نیروگەلی ئەوانە ڕژیمی پاشایەتی بە کە دەوڵەتی جەعفەر ئیمامی لە سەرکارەوێ جەعفەر شەریف ئیمامی ببەخشە لە سەرکارەبێ گازی ئەشکاوەریان بۆ خەن و دوێ مدە تێزان کۆڵنادن تەقەیان لێ یەکەن وە لە ئەنجامی ئەو تەقە جەمعێکی وەسێع لە خەڵکەکە کۆبوونەسەوە و دانشاموزەکانی جزۆوانن تقریبا 56 نەفەر گیان لە دەسەدەن و تعدادێکیش مەجروعەون کە لە 16 بەهمەنی هەمان ساڵە جەمع لە دانشجوانی پایتەخت واتە تاران داوا ئەکەن کە ڕۆژی 13 ئابان بە یاد و خاترێ و جەمعەوە کە لەوێ شەهید بوون
یا گیانیان بە ئێستا بەرخکریا شەید بوون و کوژران بە وەسیلەی گاردی شاهنشاهی و سەردەمە نیروهای دەوڵەتی جعفەر شەریفی مامی بە ناوی ڕۆژی دانشاموز ناو بنرێ. ئەتر لەو کاتۆلا 13 ئابان هەموو ساڵێ وەکو ڕۆژی دانشاموز دانشاموزگەر فعالیەتای خاصیان بووە. ئیسا بەشێکی جمهوری ئیسلامی تانیگە سازمانی با لە پشتی بەڵام بەشێکی چی لەم ئەواخرەوە بەخصوص خۆیان تانیگیانە ئستفادەهایەکەن لێ بەرعەلەی خودی ڕژیم بەکاری بوون یا شعارهایەک بدەن. بەڵێ زۆر سپاس بۆ ئاماژەکان. بەڵێ سپاس. لەو خلاصە فعالیەتایەکیش کە لەو سەردەمەوە تا ئێستا ئەنجامی گرکە لەلایەن دانشاموزان و یا قشری جوانی دانشاموزەوە ئەوە بووە کە لەو ڕۆژە جمهوری ئیسلامی هەر لە سەرەتاکانی ئینقلابەوە تاکەتەی بە ئیمڕۆ لەو ڕۆژە بە نەفعی خۆی گەرەکی بۆ ئیستفادەکە یا لە ئەوایل لە ئینقلابەوە ئیستفادەی کردێ. مەسەڵەن بۆ نمونە دانشاموزانی برگەسە دانشاموزانی لە بۆعدێکی وەسیعا وەرگەسە خیابان دانشاموزاتیش کە وەکو فعالیەتێکی جیاواز لە دەرس و شتە بووگە هەمیشە تیا فعال بووگەن لەو ئەوایل ئینقلابەوە شعارهایە کە خودی جمهوری ئیسلامی لە پشتی بوو سازماندەی ئەدا و کاری بۆ کردوانە وەکو مەرگ بەر ئەمریکا و ئیسرائیل و ئیستیکباری جەهانیۆمانە هینە بووە لەو سەرەتاکانی ئینقلابەوە. بەڵام وردە باوجودی ئەوەی کە ماهیەتی جمهوری ئیسلامی لە ئەسراعی وەختا لە سەرەتاکانی ئینقلابە دوێ چەند ساڵێکی کۆتا تولی نەکێشا ئاشکرا بوو دانشاموزان وەکو قشرێک کە تازە پایان یاسا عەرسەی بە ئیسلاح هەربێژین لە ئیبتیدایی و ڕانماییوانە بگرێت کە خەریکن تێنەوە خوێندن قودرەتی تەجزیە و تەحلیلیان نەچێتە سەر بوارهایەکی جیاوازی بە ئیسلاح زیندگی لە یەگە ئەدەنەوە و کەم و کوڕەکانی زیندگی بە شێوەیەکی ترە بینن و ئینتزاراتێکی خاصیانەیە ئەو شعارانە کە جمهوری ئیسلامی بۆیان تەعیینەکە یا ئەو شێوە مدیریەتە کە جمهوری ئیسلامی گەرەکە بیسەپێنێ بەسەریانە لەو ڕۆژە بەرعەکسەوێتەوە. یعنی ئەوان بەرعەکسەوێتەوە ئەتانن ئیستفادایەکی خاصی خۆیانی لێکن لۆ چوارچێوە کە خۆیان بە ئیسلاح نەخشیان بۆ هەیە ئیسە چە تەکی و چە بە شێوەیەکی گروهی. مەسەڵەن ئەگەر هەمومانەوەمانە لەبیرە لە وەختێک ئەچواین بۆ ڕۆژی بە ئیسلاح بۆ ڕاپێمایەکان لەوێ بە کەمترین دەرسەدی ئەلبەت بەستەگێکی بوو بە مناتقێک جغرافیایی کە لە کام مناتقەوە لە چۆنیەتی شڕۆکردنی ئەو ڕاپێمایەوانە بە کەمترین شێوە و شعارانێک کە ڕژیم لە پشتی بوو تکرارەکریا. بەڵام لە سوورەتێکە تەبدیلەوە بە شعارایەکی تر بە بەرخوردایەکی تر و حتا ئەغڵب وەختەکانیش دانشاموزان خۆیان لەو جۆرە ڕاپێمایانە کە بە ئیسلاح کە ڕژیم بە شێوەیەکی تر وەکو بێژی فرەفرە چوارچێوەیەکی بۆ دانیا کەسی ئەمنیەتی لە ناویانە دانیا کە بۆ شێوەکە خۆیانیان گەرەکیانە بەڕێوە بۆنوانە ئەگەر نەیانتوانیایە بە ئیسلاح شعاری خۆیان بدەن یا ئەو شتێکە خۆیان پێیان باشە بیکەن دانشاموزەکان فۆقی غەیبەتیانە کرد ناچواننەوە سەفانەوە ڕۆژە ناچوانەوە بۆ مەدرسە کە بیانوەن بۆ ڕاپێمایی. بەڵام ئەوە تەبدیل بوو بە شتایی کە دوایی ئەوەی لێکۆتەوە کە بەشی حراسەتی مەدرسەکان بە ئیسلاح حەزر و غایبیە کرد و ئەو کەسانە نۆسەفەکە ناوان بەرخوردیە کرد پێیان نمرەی کەمە کردو لیان. بەڵام باوجودی ئەو هەموو فشارانە جمهوری ئیسلامی تا ئێستا لەگەڵ بێ ساڵ بە ساڵ ئەو نوع ڕاپێمایی ڕێخستنەی بۆ دانشاموزانە جملە لە 13 ئابانەکانە نەیتانیە بۆ شێوە کە خۆی گەرەکیە بە ئیسلاح بیواتە بەرەوە هەمیشە ینی بەرعکسی تەبدیل بووە بە زدی جمهوری ئیسلامی تەبدیل بووە باوجودیەوە سەرکوب بووە باوجودیەوە فشاری یاوەرگە بۆ دانشاموز کە نمرە لێ کەمەکەینەوە ئەو جۆرەشتانە بەڵام نەیتانیە سیاسەتی خۆی زاڵکە تا ئەواخرەکەی گەی بە فعالیەتایی کە لە خیزشی ژیان ئازادیە بە وازحی لە عەرزی نەک فەقەت ڕۆژێکا بنەوە یعنی لە توولی ڕۆژێکا بنەوە 13 ئابان بەڵکو لە مدەتێکی توولانیە بە باشترین شێوە خۆی دەرخست ئەو کارێک کە جمهوری ئیسلامی ساڵیانی ساڵ کردبووی گەرەکی و بیکە لە کەسەر دانشاموزان ئەس جملە لە 13 ئابانەکانە بەڵام بە شعارێکی گەورەتر و شێوەیەکی جیاوازتر خۆی نیشاندا لە مدەتێکی توولانیە کە بە مانگها توولی کێشا کە دانشاموزان
ئەتانین بێژین نیروهای سەرکوبی جمهوری ئیسلامیان بەزان و دەرهاورد. بەڵێ زۆر سپاس هاوڕێکاوە بۆ ئاماژە پێدان بە تاریخچەی ئەم ڕۆژەش وەکو لە پێشەکیەکە باسم کرد و خۆشتان ئاگادارن بەشداری قوتابیان و خوێندکەران لە ڕوتی شۆڕشی ژینادا ئاماژەتان پێدا بە شێوەیەکی بەرچاو بوو کە تەنگی بە ڕژیم هەڵچنی و بە هەموو شێوازێک کەوتە ئەزیەت و ئازاردانیان و تەنانەت بەشێکی بەرچاویش لە قوتابخانەکانی کشان ژەراوی کران. باوە پرسیارەکەم کەم هۆکاری کاردانەوەی تند و وەحشیانی ڕژیم لەم بوارەدا بۆ وا بوو؟ بڵێ خۆ بۆ هەموو کەسێ ئاشکرا بوو کە قشرێکە لە خیابانە بوو و بە شێوەیەکی فرەفرە ئەتانین بێژین ڕادیکاڵ بە شێوەیە بەرعەلەی بەرەنگاری نیروهای جمهوری ئیسلامی بووە و لە هیچ شتێ سڵی ناکرد و احترازێکی عوریانی خیابانی بەڕێوە ئەبرد دانش ئاموزانی مەدرسەکەی بە ئیسڵام ئێران بوو لە پانایی ئێران بەڵام لە مەدرسە بە مەدرسە جیا ئەتوانین بێژین منتەقەی جغرافیایی و منتەقەی جغرافیایی لە چوارچێوە ئێرانە فەرقیە کرد. ئەو جملە کەنیشگەل بوون کە بەڕاستی بە شێوەیەکی وەسیع بە شعارایەکی ڕادیکاڵ ئازادی خوازانە منسجم نەک فقط لە محیطی مەدرسە بەڵکو لە گەڕەکەکانە لە خیابانەکانە لە مرکزی شارەکانە و حتا کێشیا بووە دەیهاتەکانیش بۆ بە ئیسلام دەیهات یا ڕووستاکان کە شوێنێکی تقریبا جەمیەتی کەمترایە بەڵام لەوێج حتا هی بدونە تعارف بدونە ئەوەی کە ترسیان بێ لە سەرکوب بترسن بە شێوەیەکی وەسیع ئەو احترازیانە کرد. جا بۆ بوونەوە کە لەو سەردەمەکە خیزشی انقلابی ژنجیان ئازادی بە شێوەیەکی بەرین فعالانە لە کوچە و کۆڵانەکان وجودی بوو جمهوری ئیسلامی بۆ شێوە کە لازم بوو نەیەتوانی بەرەنگار بێتەوە و هشتێ بە ئیسلام بە تۆری کولی یا بۆ شێوە کە گەرەکی بوو مدیریەتی احترازاتەکەی بۆ شێوە کە خۆی گەرەکی بوو نەیتانی بیکە بۆ شێوە کە خۆی گەرەکی بوو لەو سەردەمە نەیتانی سەرکوبی کاتوانین بێژین باشتر بێژین. بۆیە ئەوەی هێشتا بۆ سەردەمانێکە بنا بە ئیسلام خیزشی انقلابی ژیان ئازادی چووە پازێکی ترەوە بە ئیسلام تا ئەنازێک بێژین پاشەکشێک ئەوبەت پاشەکشێک کە نا بە زۆر و هەرچەند سەرکوبێکی شەدید لەسەری بەرقەرار بوو بەڵام پاشەکشێکە خۆکی بە ئەقڵی سەلیمە و تەرجیحیدا کە بڕێتە ئەو فازەوە بۆ ئیسلام باسازی خۆی شێوەیەکی تر لە بەبارزە لە نەزەرگرتن جا لەو سەردەمە بوو جمهوری ئیسلامی فرسەتی بەگیرهێناوە فرسەتی بەگیرهێنا ئەو بەشەی لە جامعە کە بە تۆری وەسیع هاتبوونە خیابانەکان و احترازیان نەکرد و احترازەکانیشیان واقعاً سازمان یافتە خۆیان ڕۆژمەڕە بەرنامەڕێزیان بۆ کرد سازمانیانەدا بە ئەنوا و ئەخسامی شێوە نەک فقط لەگەڵ جمهوری ئیسلامیە بەڵکو لەگەڵ هەموو دابوونیەرێتێکی دیوا کۆتوانەوە جامعە مبارزەیان نەکرد. جمهوری ئیسلامی ئەو سەردەمە دوای احترازاتە ئاتر ینی گەرەکی و بە شێوە لە شێوەکان حەقیان لێ بسێنێتەوە حەقیان لێ بسێنێتەوە بە نەزەری من کە بوابوو بە شێوەیەکی ئەتانین بێژین مستەقیم نەک فقط غێرە مستەقیم بڕێ مەسایلی ئەز جملە ژەهراویکردنی مەدارس سازماندا کە ڕعب و وەحشەتێ بخاتە یەک ڕعب و وەحشەتێ بخاتەنەوە ئەم بە ئیسلام دانش ئاموزانەوە ئەز جملە دانش ئاموزانی کەنیش دوومن حەقیان لێ بسێنێتەوە و بیان ترسێنێ ڕعب و وەحشەت لەنەو خانەوادەکانە ئیجادکە ئەمە بوو کە ئەو مەسەلەی ژەهراویکردنێ لە قومەوە دەستی پێکرد و وردە گەیە شارستان شارە گۆرەکانی تر و شارۆشکەکان و حتا بڕێ لە مەناتقی تری ئێرانیش کە احتماڵی هەست ئەو بە شێوەیەکی تر احترازات بەڕێوەچە بێ. باشە کاکاوە ئەگەر بەگشتی باسی بواری ئامۆزش و پەروەرش بکەین لە ئێرانی ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا بارۆزۆ خێمکاناتی ئامۆزشی ئێستا چۆنە لە ساڵانی ڕابردوودا گەلێک شاهدی ئەوە بووین کە لەبەر بێمکاناتی زۆر جار کارەساتی دڵتەزێن لە قوتابخانەکاندا ڕوویداوە.
ئەتوانین بێژین ئیمکانات لە مەدارسە بۆ تەحسیڵی جوانانی ئەو وڵاتە نەک باشتر نەبووگە بەڵکو خرۆتریش بوو بێ. ئێمە ساڵانە شاهدی بێ ئیمکانیاتیەکی بەربەڵاو بە پانایی ئێران هەین بۆ خصوص لە وڵاتانی لە مەناتقی جۆر واجۆر ئەس جملە مەناتقێک کە وەکو سیستان و بەلوچستان وەکو خوزستان وەکو کوردستان خلاصە جمهوری ئیسلامی بۆ شێوە کە لازمە یا ئامۆزش و پەروەرشی جمهوری ئیسلامی بۆ شێوە کە لازمە مایەی دانەنیاگە یا ئاتانی بێژین بەڕاستی بە هیچ شێوەی بۆی مهم نەبووە. ساڵانە ئاوەر لێکۆڵتنەوە لە مەدرسەکان، ئیمکاناتی وەکو مێز و سەنگەڵی لە مەدرسەکانە، تەڕ و تەمیسی مەدرسەکان، ئەو جۆرەشتانە و حتا ئەگەری لە نظر بگری گەیگە سەحەدێک کە لە بڕێ لە مەناتقی ئێرانە وەکو سیستان و بەلوچستان مەدرسە شتێ بەناو مەدرسە وجودی نییە، یا کە تێ مناڵگە لە منتەقێکە لە بێسلا لە شوێنێک لە پەنێک دارێکە لە ژێر سێبەری دارێکە کۆ بنەوە دەرسە خوێنن، یا کە تێ لە ژێر چادرێکە، یا ئەگەر لە باشترین حاڵەتە لە ساختمانێکی کۆنە کە معلوم نییە قەبلەن چی بووە و ئیسێژ ئەگەر واگە تواشەشتان کرد بێت لە عەکسوفیلم مافرە بەیسلا عەکسوفیلم هەیە لە مۆردیۆ کە حتا دارای مێز و سەنگەڵێکیشین لەسەر زەوی دانیشن، سێچوە ینی پەنج دانە مناڵ یەک دانە کتێبیانەیە تواشایەکەنەی خوێندنەوە و هەم بەرئەسەری نەک ئەو بێ ئیمکاناتیە بەشێکێکی بەرئەسەری فەزایەک کە حاکمە لەسەر جەوی دەرس خوێندن یا فەزای دەرس خوێندن بۆ مناڵە و کە حەداقل کە فەزایەکی بۆ ئامادەکەی کە بتانێ بە باشی دەرسەکانی بخوێنێ، ئیسراحەتی کامل وەربگرێت، تەغزیە کامل وەربگرێت، ئەوەش بە هیچ شێوەیە لەنەوە بەرنامەیە دانش ئامۆزێکی ئەم سەردەمە بەخصوص لە بڕێ مەناتقا وتم وەکو کوردستان و وەکو بەلوچستان و بڕێ مەناتقی محکەمی تر نییە. بۆ نمونە مەسەڵەن باوجودی ئاماری بێکاری سەرەوە تەوەڕۆم ئەم جۆرەشتانە باعث بووە خۆ ئەو مناڵە نە بتوانێت پوشاکێکی خاصی بێ، نە بتوانێت لە قەڵەم و دەفتەر و ئیمکاناتێکی باش بچێنێ، نە بتوانێت تازە بگا بەوە کە بڕێ دەرس هەیە لازمە دانش ئامۆزەکە لە کلاسایەکی تەقویەتیە بەشدار بێ، بگا بەوە کە ئەسڵەن هەزینەی ئەوە چیانە نییە. و لە سەردەمێکی بخصوص لە سەردەمی کۆرۆنایشە کە ئەو هەموو ئەفتەزاحە بار هات، ئەو هەموو مشکلاتە جمهوری ئیسلامی باری هێنا بۆ جامعە بۆ مردم نەیتوانی کوچکترین کۆمەکێکە بە خانەوادەهایی کە لازم بوو مەسەڵەن مناڵەکەیان ئایپادە شتێ بەدەستیەوە بێ بۆ ئەوەی کە بتوانێت کە لە مەدرسە ئیسا بنا بە هاتنیەوە نەخۆشیە کۆیدی 19 نەیەتانی بڕێتە سەر کلاسەکانی لە ماڵا بتوانێت ئیستفادەی لێکە. جا منزورمەوەسە بوارهای مختلف هەیە کە بێ ئیمکاناتی بۆ بەعوریان هاوارەکە لێ بۆ دانش ئامۆزی لەم سەردەمە کە بتوانێت دەرس بخوێنێ، یا کە تێ بچێ لە سەد حەیکی فرە خوارەوەی چ نەک بێژین بە معادڵێکی سەرێکە قبولکە و بڕێتە مەراحلی سەرتر. بەڵێ کاکاوە هەر لە درێژەی قسەکانی خۆتانە ئێران وڵاتێکی دەوڵەمەندە و خاوەنی گەلێک سەرچاوەی سروشتی دەتوانرا بۆ سەروەت و سامانە سروشتی لەم وڵاتەدا هەیە باشتر ئیمکانات بۆ بەشی ئامۆزش و پەروەرشی دابین بکرێت. بۆچی هۆکاری ئەوە چییە ئەم بەشە بەم شێوە بێ ئیمکانات و فرامۆشکراوە؟ بەستگی هەیە لە وڵاتێکە دەوڵەتی ئەو وڵاتە یا بێژین سیستمێکە لەو وڵاتە حاکمە جامعە بەڕێوە بە ئەولەویەتەکانیشی بێ. لە ئێرانێک کە جمهوری ئیسلامی حاکمە تەیە ساڵیانی ساڵ بۆ تقریبان 45 ساڵی ڕەت کرد، ئەولەویەتای جمهوری ئیسلامی شتێکی ترە. ئەولەویەت بە نەزەری من ئەولەویەت بەجێەوە دەرس ئیمکانات فراهم کە بۆ جوانانی وڵاتە کە ئایندە سازانی وڵاتن
ئەولەویەتی ئەوەڵیەوە بە تەلەبەکانە بە ئاخوندسازیە بە سادرکردنی بە ئیسلاح ئەو شێوە بیر و بچوونەی خۆیە بۆ وڵاتانی هاوسایە و دەوروبەر و حتا دوور لە جغرافیە خۆچیە کە بە شوعاری خومێنی هەیە ترکە ئەو شوعارەی خومێنی یا وتانەی خومێنی لاوای لێ نقلابە کە ئێمە ئیسلامی ناب بە ئیسلاح سادرەکەین بۆ تەواوی دنیا و خۆی وەکو قوت بێگەبینی لە مقابڵی هەموو دنیاوە. خب معلوم بوو بەرەو کوێ چوو معلوم بوو بە ئیسلاح بازدەهیەکەی چی بووە لە وڵاتێکە بۆ بە ئاماری سەرەوەی بێسەوادی بە ئاماری سەرەوەی تەرک تەحسیڵی و کۆڵی مشکلات کە باری هاوردگە بۆ ئەو جامعە بە شوێنە نەگەیە گەرەکمە بێژم یعنی کە ئەولەویەتی کاری ئەوە نەبووە کە جوانانی ئەو جغرافیا بەنەو ئێران دارێت تەحسیڵاتێکی عالی بن ئەو وڵاتە بەرەو شوێنێ بوون کە لە بەقی وڵاتانی دنیا لە ئایندە جێنەمێنێ و بتوانن باوجودی ئەوەی ئێران وڵاتێکە کە لەباری مەنابعی تەبیعی و دانێت لە وڵاتە دەوڵەمەندەکانی دنیا بتوانن بە وەسیلەی عیلم و دانش بەکاری بگرن بۆ تەواوی شارەوەندانی ئەو وڵاتە ئەوە نەکریاگە ئەولەویەتی بە چتایترە بەمانەوەی خۆی بووگە وەکو نێزامێکە خۆی وتم لە مقابڵ کە تەواوی دنیا ئەمێنێ وە سادرکردنی بوری بچوونەکەیە. بەڵێ کاکاوە هەموو ساڵێک لەگەڵ دەستپێکی ساڵی نوێ خوێندن ئامارێک لە ڕێژەی نەخوێنەواری حکوومەت بڵاوکاتەوە هەرچەند ئامارێکی باوەڕ پێکرا و فەرمیش نییە ئەگەر ئێوە بۆ خۆتان ئامارێکتان لە بەردەستە هەبێت ڕێژەی نەخوێنەواری لە ئێراندا چەندە زۆربەی ڕێژەی نەخوێنەواری لە کام ئۆستان و ناوچەکان وە هۆکاری چییە؟ بەڵێ ئامارهایەکە ئامارای مختلفە بەڕاستی ئەوەی کە چەندێ قابل ئێتێکاس کەمێ شەک بەرەندازە بەڕەسەری ئەوەی کە شوێنهایەکە مستەقلنیانتانیە و ئامارە تاهیەکەن یا ئیجازیان یا دەستڕەسییان ببڕێ ئامار نییە بەڵام ئەوەی کە هەیە باس لەوایەکە نزیک بە تقریبا سەرەوەی 9 ملیۆن نەفەر بێسەوادی مطلق هەیە لەو جامعە و ئەو بێسەوادی مطلقەی لەو جامعە هەڵەگەڕێتەوە سەر بەشێکی فرێ لە مەناتقێکە کە بە ئیسلاح جمهوری ئیسلامی ئەسڵن بۆی مهم نەبووە و تازە ئەگاهەنیش بە دشمنی خۆی زانیەوە ئێهمالی کردگە مەسەڵەن وەکو مەناتقی وەکو سیستان و بەلوچستان دانێکیانە گەورەترین ئەتوانین بێژین سیستان و بەلوچستان لە بەرچاوترینیە کە ئاماری بێسەوادی فرەز لەو منتەقە و تەرکی تەحسیڵیش لە ئەوەیش کە تەحسیڵەکە لە ئێرانە لە حاڵحازرا ئاماری تەرک تەحسیڵی بانەوەی لە ئێران لە حدێکا کە ئیسا هەز لە سیستان و بەلوچستان و کوردستان ئاماری هەسەرەوە و خوزستانی شەروەها ئەو منتەقەی ئەو مشکلەی هەیە بەڵام ئاماری باسەوادی لە ئێرانە لە سێ شوێنی بەرچاوی ئێران لە تاران و مازندەران و قەزوینە وتم ئامارایەکی مختلفە بەڵام بەداخەوە جێ ئێتێکان نییە هەر ئەوەی کە وجودی هەیە و تقریبا لەسەری باسەکرێ و ئەتانەیە بوترێچکە ئەقلانیە بە تبقی ئەو بەرخوردەی کە جمهوری ئیسلامیەکە لەو وڵاتە بووە سەبایسی سریە مشکلاتی خاص لەو مناتقەسە ئەو سریەج مەسەڵەن بۆ نسبەت بە مناتقی وەکو سیستان و بەلوچستان بەشێکی فرەی ئەوانەی تەرک تەحسیڵەکەن بە هیچ دلیلێکی نییە کە خۆیان پێیان خۆش بێ یا تااقەتی دەرسیان هەیە بەڵکو بەرەسەری بێ ئیمکاناتیە هەروە کە لە قبلەن باسمان کرد بێ مەدرسە نەبوونی مەدرسە گاهەنەشێ بە کیلومترها مناڵی منتەقەیەک بڕن بۆ منتەقەیەکی تر لە سیستان و بەلوچستان بۆ ئەوەی بتوانن بەشدار بن لە کلاسێکی دەرسیە و بەر ئەسەری نەداری هەر ئەم مناڵانە مەجبورن کۆمە خەرجی خانەوادەیەک بن کە زۆربەی وەختەکان حتا ڕەنگە لە سەعاتە بەجێ ئەوە نیوە ڕۆژێ بچنە سەر کلاسی دەرس بتوانن ڕۆژێ بچن دارێک کتێو نین یا ناتوانن دانیشن وەختدان و بنووسن و بخۆێنەوە بۆ ئەوەی کە
بەئێستا خۆیان ڕۆشت پێ بدەن و بەئێستا بتوانن کلاسەکە بڕنە مەقاتعی سەرتر ئەغڵب وەختەکان کە دەرسەکەیان تەواوە بێ بۆ ئەوەی کۆمە خەرجی خانەوادە بن یا شاید ئەغڵبی چیان سەرپەرستی خانەوادەکان لە دەستدابێ مەجبورن سوخت گاز مەسەڵەن بڕن گاز سوخت فرۆشی بکەن وەکو بنزین و گاز و ئەو جۆرەشتانەوە هەمزەمانیش بەردەستی بەنابن نەجار بن ئەنەم جۆرەشتانە لە مەناتەقی تریشا هەیە مەسەڵەن وەختم وەکو خوزستان کە لەوێ مەسەڵەن ئەوانی مشکلی وایان هەیە و ئەغڵبی وەختەکان بەر ئەسەری گەرما و ئەو جۆرە مەسایلە ناتوان لەسەر کەلاسی دەرسەکان حەزور بیاکەن نەک فەقەت ئەوان بەڵکو حتا معەلەمەکانی چیان و ئەوانیش بنا بە مشکلاتی ماڵی مثلا دانی لەو شغلانە کە مناڵی مەدرسەی ابتدایی حتا نەک فەقەت ڕانماییەکە سوغاڵ فرۆشتنە مەسەڵەن جا ئەو سریە مشکلاتە بووە سەبایسیەوە کە ئاماری ئەو مەناتقە لەسەرترۆ بێ لە مەناتقی کوردستانیچە چۆن منتەقەیەکی مەرزیە بەخصوص ئەو شوێنانەی کە فرە مەرزیترە ئیمکاناتی مەدرسەی کەمترە و بەشێکیشی بە خاتری هەم سیستان و بەلوچستان و هەمیش بەشێ لە کوردستان بە خاتری مەسایلی فەرهەنگی مەسەڵەن بۆ کەنیژگەل تا مەقتەعی بەئێستا دەرسە خوێنن دوایی خانەوادەکان بەجێ ئەوە کوڕەکەیان لە دەرس پێشنەوە خب دیارە مەرحلە بە مەرحلە ئەوەڕا کچەکەدا دەرسە کێشنەوە دووەمڕا کوڕەکە کە وەختێ بە فشاری ماڵی بەرەخوان کە ئەوەیش بووە سەخۆی دلیلێکە بۆ ئەو مشکلاتە بۆ دلیلی بێسەوادی لە بڕێ مەناتقی ئێرانە. بەڵێ زۆر سپاس هاوڕێکاوە. لە بودجەی ساڵی 1404دا کە لەم ڕۆژانە پێشکەشکرا زۆرترین ڕێژە بۆ بەشی نیزامی و هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم تەرخان کراوە. ئەگەر بڕێک لەم بودجەیە بۆ ئامۆزش و پەروەرش دابنرایە بارودۆخیەم بەشە بە شێوەیەکی تر دەبوو. دەبێت چ بکرێت تا ڕژیم وادار بکرێت ئاوڕێکی شیاو وە شایستە لەم بەشە بداتەوە؟ بەڵێ هەروە کە خۆشتان نیشارەتان پێکرد بودجەی کە دەوڵەت دای بە ئیسلام مەجلس تەسویبی کرد 200% ئەفزایشی پێیاکرێ نسبەت بە بودجەی ساڵی پێشوو واتە بودجەی کە تعیین کریا بۆ 1404 بە دلاری 65,000 تمەنی معادڵی تقریبا 98 میلیارد و 5 میلیۆن دلارە کە بەڕاستی سەرساماوەرە ئەو بودجەج بە ناوی دفاع لە بە ئیسلام مردم و ئێران و جۆرەشتانە تەسویبیان کردگە لە سوورەتێکە ئەکرێ بەرعەکسەکەی بێ نەک بۆ دفاع لە مردم نییە بەڵکو بۆ بەرزدی مردم استفادەی لەیەکرێ و بۆ سادرکردنی بیرروبووچوونی خۆیانە و تەقابڵکردن لەگەڵ دنیا. خۆ ئەم 3-4 ساڵەی ئەخیر بە باشی بە وازەحی نیشانی داوە کە جمهوری ئیسلامی چۆن لەگەڵ خەڵکەکەی خۆیان بەرخوردەکە بە ئەسلحەی گەرمەوە لە خیابانەکانەوە بدونە هیچ وەهمێکی بێوە هیچ تەعارفێکەوە هیچ لە هیچ کەسێ سڵکە بەرعەلێ مردمەکەی خۆی ئەسلحەی گەرم بەکارەوات و لە خیابانەکانە کەزە کوژێ جیالەوە ساڵانە بە هەزاران ئەعدامەکە لە زیندانەکانە. ئەو بودجە ئەگەر چەند نایژم تقریبان بۆ مقدارە کەلانە فرەفرە کەمتر لەوە ئەگەر دابین بکریایە ئەگەر اختصاص بدریایە بە ئامۆزش و پەروەرش بەشی ئامۆزش و پەروەرش هەمە کترکریا معلمەهایەکی شەریف کە تەوانان دڵسۆزن و واقعان پێیان خۆشە کار بکرن و جمهوری ئیسلامی ئاگاهانە وەلایەنانێ بتوانێ هەزینە یعنی ئەیتوانی هەزینەی زیندگی ئەوانە بە ئیسلا پەرداخت بێ لەو تەرێقەوە کە مناڵگەل دانشاموزگەل بە سیستمێکی بە شێوەیەکی باش بار بهێنن و بە ئیسلا دەرسی باشیان فێرکەن مناڵەکان تەوانا بن لەو بوارەوە کە گەرەکیانە تەحسیڵکەن ئەوەی لەباری معلمان و تەمینەوە لەباری مەدرسە حدەقەل لە چوارچێوەی ئێرانە لەو شوێنانە بخصوص مناتقێکە جمهوری ئیسلامی ئاگاهانە ئێهمالی کردگە مەدرسە سازی بکریایە بۆ ئەوەی کە مناڵگەل لە تەی
بە ئیسلا بە کیلومترها نەچەند بۆ ئەوەی کە بتوان لە کلاسێکی دەرسیە شێرکەتکەن هەفتەی ڕای دایک و باوکەکەیان بووینەوە یاگە تەحتیڵاتێ فقط بتوانن سەردانیانکەن بەخێکێ بەخاتر مەدرسە نەقلمەکانیان کردبێ خۆ مەدرسەی لە نزیکی خۆیانەوە جێبەجێەوە لەو مەدرسانەکە ئیمکاناتی وەکو بوخاری کە ساڵانە لەم 20 ساڵی ئەخیراتانین بێژین دەها نەفەری کوشکە و سەدان نەفەری مەجروح کردگە حەدەقەل لۆ جۆرە ئیمکاناتی باشیان بۆ دابین بکریا لە بوخاریۆ بگرە لە سیستمی فێنەکردنەوە بگرە بۆ تاوسانگەل لە مێز و سەنگەڵیۆ بگرە لە کلاسایەکە و کە حەدەقەل کلاسایەکی میتراژێکی کەمتر بە دەها نەفەر مناڵی تیا کۆنەوێتەوە و ئستخدامکردنی معلمهایەکی فرەتر بە تەوانیایەکی خاصەوە کە بتوان نۆ مناڵانە بە باشی باربێرن لە حاڵ حەزرا ئەوەی کە بینین جمهوری ئیسلامی جیا لەوەی کە ئەو ئیمکانات تێدابین نەکردگە بەڵام دەستی 4 ساڵی ئەخیرا دەستی داسە دەرکردنی ئۆستادایەکی باش معلمایەکی باش بە بەهانایەکی فرەفرە بێجێگەوە و بەجێ ئەوە چووگە تەڵەبەهای کە بەخۆڵ بتەنی لۆ سیستمەی خۆیان فقط چ دەزانەوەوانە هیچ شتێکی زانستی مرۆی ئاکادمیک نازانن لەوانە ئستخدامەکات وەنێرێتە سەر کلاسەکانیان یا لەوانە ئستفادەکە لە مەرحەلە و بە مەجموعەیەکی فرە معلم لە حاڵ حازرە لە مەدارسی ئێران بۆ ئەو مەدارسەوە بۆ ئەو تعداد دانش ئامۆزەکە ناونویسیان کردگە و گەرەکیانە بڕە سەر کلاسەکان کەمە بەداخەوە کە ئەوەیش خۆی بووە سەباییسەوەی کە ئەو دەرسانە دەرسایی کە مناڵەکان بۆ شێوە کە لازمە پاسیکەن ناتوانن و ئەغڵب وەختەکان تبقی ئامار و ئەرقام هەیە ئەوێترێکە مناڵهای کلاس سێوم و چوارمی دەبستان ناتوانن بەباشی تێکستێ بخوێنەوە دەرسێ بخوێنەوە بدون ئەوە غەڵەتی تیانە بێ یاکەتێ حەدەقەل لە ئیملا نووسینە خەروارە توانن غەڵەتی ئیملاییان بێ ئەوەیش بەشێکە لەوەی کە دانش ئامۆز نەیتوانێ بۆ لۆ سەدحە لە کەیفێتی دەرسی بگەیە کە لازمە. بەڵێ زۆر سپاس هاوڕێکاوە بۆ وەکو دووە پرسیارم بۆ بەردەوام بوون و پەرەدانی زیاتر بە شۆڕەشی ژینە پێشنیارتان چییە بۆ قوساویان و خوێندکاران تا بتوانن لە جاهاتوودا دۆڕ و نەخشی بەرچاوتر بنوێنن؟ وەکو پیشنهاد بەڕاستی کەسێکە لۆ جامعە بێ یا لەگەڵ لەنەوە جامعە زیندەگی کردبێ بە باشی کۆسبووکەندەکانی ئەو جامعە بۆ دانش ئامۆزان بۆ خوێنەواران ئەزانێ بخصوص ساڵ بە ساڵی فرەتر بوو کە بەجێەوە ڕەح بێ فرەتر بووە سەو کەلانتر بووە مشکل ساستر بووە بۆیان بەڵام ئەوەی مهمە کە ئەوان کۆڵ نەدەن سعیکەن بە حەدی عەقلهایەکەوە کە وجودی هەست دەرس بخوێنن سەحی ئاگایی خۆیان بووەنە سەر و بۆ ئەوەی کە بتوان ئیمکاناتی باشتر بخرێتە اختیاریان لەلایەن سیستمەوە ئەوان چارێکی تر جز مبارێزەیان نییە و بە شێوەیە کە خۆیان پێیان باشە بتوانن ئەو شتانە باسکەن نەقدیکەن لێکۆڵینەوە لێکەن و داوای حەق و حقوقی خۆیان لەو بارەوە بکەن و خۆشبەختانە خیزشی انقلابی ژینەیت ئەو احتماد بە نەفسێ ئەوانەی چەندین بەرابر بردە سەرەوە و ئیسەر قدرەتی خۆیان نەزانن توانایی خۆیان نەزانن و بەوەی کە لەسەر کلاسەکان لەنەو حۆشی مەدرسەکان کە کووە بنەوە ڕۆژمەڕە یەکترە بینن ئەتوانن خۆیان سازمان یافتەترکەن بۆ ئەوەی کە باشتر بتوانن لەسەر مشکلاتی ڕۆژمەڕەی خۆیان زاڵ بن و ڕێچارەی بۆ بدۆزنەوە. زیندگی لە هەموو شوێنێکە مبارێزەکردنە بەڕاستی ئەس جملە لە جامعەی وەکو ئێرانە و ئەگەر مبارێزە حەق دادنی نییە گرفتە نییە و ئەگەر مبارێزەی ڕۆژمەڕێ بۆ نەکەن ئەتوانێت لەوەی کە لەو وەزیەتە کە ئەوانی هاتیە خڕۆتر بێ باشتر نەبێ بۆ بۆنەوە مبارێزەکردن بەشێ لە بە ئیسلا دەرسێک دانی لە دەرسەکانی ئیسلا مەدرسەی خۆیان دانن لەو بوارەوە کە خۆیان سازمان یافتەکە فکرکەنەوە تەبادڵ نەزەرکەن بۆ ڕێچارەی باشتر کە خۆیان زیندگی خۆیان بەرەو باشتر و باشتر بوون. بەڵێ زۆر سپاس بۆ بەشداریتان هاوڕێیەکاوە ئەلیاسی ئەنجامی
کمیتەی ناوەندی حەزبی کۆمۆنیستی ئێران کە لەم بەرنامەیە بەشدار بووی. زۆر سپاس بۆ ئەوەی دەستان خۆش بێ. زۆر سپاس. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە گەیشتنە کۆسایی بەرنامەی تایبەتی ئەمڕۆمان سەرنجتان بۆ بینینی درێژە بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ڕادەکێش.